پیش منی در یمنی، دلبر زیبا استاد مهربان. جان جهان ابو تیجان حبیب سلطان واسد زمان. باوکی عزیز و نوری چاوم استادی دین و دنیا. ساعتنده بیت باب روحانی ای شمسی زمان شیخی نورانی. دلگودی دارتان بود تامز رو به دولیت گریم سید شیخ مدرو. امرو به تایبت کرل اوینم و پیروز با ایل شمسی دینم. اولاد علی کیان بقربان پیروز بلاد مولای بلندشان. ڕۆژی باوک بۆنەیەکە بۆ سپاس لە مەهر سەبر و نووری خوداییتان کە وەکو چراغێکی هدایەت دڵەکان لە ڕێگەی سلووکدا ڕۆشن دەکات. باوکی عەزیزم ئوستاودی دینم لەخوا داوامە مەرگت نەبینم. پیرەکەی کەس نەزان ئوستادە بەرهەق باوکە عەزیزەکان. لە دووریت من بێکەسم تەنیا تۆ هەموو دنیامی. باوکی عزیز و خۆشەویستم باوکی دنیا و قیامەت. ای پدر بوی شقایق میدهی عاشقی را یاد عاشق میدهی. وێنەی باوک و ڕەهنمایی دەستگیر و ئاگا هەردوو دنیایی. دڵنەخۆشی دەردی هجرانە بە قوربان یەک نەزەر. عاشق بە جرگای پیری تەریقەت پیری دڵسۆز و زانای حەقیقەت پیری وانە لەفکر دەروێشان ڕاهنمای عەزایل عەلی شای مەیدان. باوکی هەمووی دەروێشان یەخوا هەر پایەدار و سەربەرز بی. خی گەورە تەمەن درێژ ئێستایە ئێوە هیمەت پیران تەریقەتە بتوانین دەروێشێ بەلایەق بین بۆتان. و از درگاه خداوند برای ایشان سلامتی و توفیق روز افزون را مسئلت دارم. انشاءالله جواد طول عمر عزت و بابتان. انشاءالله سید مستدام لەسەر مانەوە. یا شیخ به یمن تو بختم بلند خواهد شد، سرم به خاک رهت ارجمند خواهد شد. لبی که زمزمه درد می کند شب و روز به یمن روی تو پرنوشخند خواهد شد. ڕۆژی سیانزەی ڕەجەب ولادەتە مۆلای دەروێشان حەزرەتە عەلی و ڕۆژە پدر بە ئێوە شێخی حازر جەنابە شێخ شەمسەددین نەهروی کەس نەزانی تەبریک و تەهنیەت عەرز دەکەم. ڕۆژتان لێ پیرۆز بێ لەبەیک یا شەمسەددین.